عەبدوڵڵا ڕەشیدە لەدایکبووی ساڵی 1963 لە منتقەی شوان لە دێک بە ناوی ئاوبارە هەر لەوێ خوێندنە سەرەتاییەکانی ئەو کاتی کە لە حوجرێ و خوێندنگە ئەهلیەکاندا باو بووە لە مامۆستایەکی بەڕێز بە ناوی مامۆستا مەلا عەبدوڵڵا دەستم خوا ئافریکای خۆستە نەماوە دەستم بە خوێندن کردەوە کە خوێندنی قورئانی پیرۆز و هەندێک کتێبی تر لە خزمەتی مامۆستادا خوێندم. دوای فترێک هەر لە 76دا ساڵی 1976دا فترێک چوومە لای خزمەتی مامۆستا مەلا نەجمودین لە دەی داڵەوا کوردان لێش فترێک خوێندم لەوێ خوا ئافریکاویش هەر نەماوە. دوای ئەوە هەر 78 ساڵی 1970 هەر بۆ خوێندن چوومە گوندی باوەفەتی لەوێ مامۆستا مەلا عومەر باوەفەتی کە ئێستا هەر لە شارۆچکەی تەشێ ئیمام خەتیبە مامۆستا و ئیمام خەتیبە لەوێ فترەی ساڵێک هەندێک خوێندنیشمان لەوێ خوێند لە خزمەتیە تقریبا ماوەی ساڵێکیش لەوێ مامەوە. لەو کاتیانەیە ئەو خوێندنانی لەو فترەیە ئەکرا هەندێک کتێب بوون ئەوکو کتێبی نەحو و سەرف و فیقه و دوای قورئانی پیرۆز ئەوانە زێتر ئەخوێنرا. هەر لە ئەو ساڵەدا ساڵی 1970 هات لەگەڵ کۆمەڵێ فەقێ و هاوڕێی ترە هاتنە شاری سلێمانی لەوێ لەگەڵ خزمەت کۆمەڵێ مامۆستای بەڕێزە وانە و دەرسمان خوێند مەسەڵەن یەکێک لەوانە مامۆستا مەلا حەمێمین بوو کە خەڵی مەنتیقەی بەری مەرگە و ناوە بوو لە مزگەوت شێخ یوسف بوو و هەروەها فترێک مامۆستا مەلا قادری پیران خوا ئافریکاویش نەماوە لە خزمەت لەویشە فترێک دەرسمان خوێند. ئەو لەو فترانی کە تقریبا ساڵێکی خایان دوای ئەو من چوومە هەڵەبجە لە تقریبا سەرەتای 1970 ینی کۆتایی 1970 و سەرەتای 1970 چوومە هەڵەبجە لەوێ مامۆستا مەلا ساڵحی گەورە خوا ئافریکایە خوا لە مزگەوتی کانی عاشقان مامۆستایەکی بەڕێز و خوێنەوار و پایەبەرز بوو لەوێ دەستمان بە خوێندنی ئەو کاتە کە هەبوو دەستمان بە خوێندنەکان کرد لە نەحو و سەرف و فیقه و بەلاغە و ناو بەناو لە هەمان کاتشا لە خزمەت مامۆستا مەلا عوسمانیشا کۆمەڵێ دەرسی باشمانە خوێن کە ڕۆژانی جومعە و سێشەمان و کە تایبەت بوو بە ئەوکو پەروەردەیی بوو ینی بابەت هێوانەی پەروەردەیی و زانستیش بوو وەکو مەسەلەن ئیحیا علوم الدینمانە خوێن قورئانمان لەبەرە کرد تەفسیرمانە خوێن حەدیثمانە خوێن وەروە کۆمەڵێ کتێبی دەعاوی کە لەو کاتەیە زەرور بوو مامۆستا خوا ئافریکا و هەروە جانای مامۆستا عومەری ڕەشاویش بە ڕەحمەت بیاخوا لە خزمەتیانە ئیسفادەمان لێ کردو ئەمان خوێند. تاوەکو 81 من لە هەڵەبجە مامەوە تا 79 بۆ 80 ماوەی 2 ساڵ دوایەوە هاتمۆ سلێمانی کە لەو کاتەیە دیارە مەسەلەی موالید و عەسکەری و ئەوانە هەبوو بۆ ئەوی کە من دانەبڕێم لە مەنتیقەی سلێمانی ئەوانە هاتمەوە سلێمانی لەوێ لەگەڵ هەندێک فەقێی ترە دەستمان بە خوێندن کرد. ئەو کاتە مزگەوتی حاجی کەریمی ئابلاغ لە گەڕەی شێمحەدین کە جەنابی مامۆستا مەلا ئەبوبەکری ڕەحمەتی خوا لێی خۆش بێ خوا لەوێ بوو لەوێش دەستمان بە خوێندن کرد لە 81ەوە تاوەکو کاتی ڕاپەڕینەکە کە بەڕاستی ئیسفادەی باشمان لێ کرد و هەر لە خزمەت مامۆستاشا چووینە لای خزمەتی مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵ داربەڕوولەیی لەوێ ئەو ئیجازەی پێداین بۆ ئیجازەی کەوا مامۆستایانی ئاینی وەریەگرن ئیجازەی پێدام و تر لەو سیلکەدا تقریبا لە خزمەت مامۆستا مەلا ئەبوبەکرا خوێندنەکانی ئەو کاتی کە بوو وەکو باسم کرد نەحو و فیقه و سەرف و بەلاغە و هەروەها ئوسولی فیقه و ئەوەی تەفسیر و ئەمانە ئەوەی کە لەو کاتەیە باوبوو خوێندم تاکو دوای ڕاپەڕین ئیتر لە دوای ڕاپەڕین کۆتاییمان بە خوێندنەوە بەڵام دوای ڕوخانی ڕژێم جاریشکە من دەستم بە خوێندن کردەوە لە بەغدا لە جامیعەی ئیسلامی بەغدا کە دوای ئێستا ناوەکەی گۆڕاوە لەوێ بەکالۆرسم خوێند و هەروەها ماستەریشم خوێن لە 2010 ماستەرەکەم لەسەر فکری ئیسلامی ینی قەواعید و ئوسولی تقریبا ئوسولی عەقیدەیە بوو کلی ئوسولی عەقیدە كلية أصول الدين قسم عقيدة اليوم تواكد بابتكشم لسر ضمانات الحقوق والحريات في المجتمع الإسلامي يعني رسالة ماستركم لسر أوبو دواي أوقت اللي خندمان كوتاي بي هنا
ئەمە هەر لە سەرەتای هەشتاکان هەر لە هەشتاویەکەوە مەشغوڵی بێزگە لە مادە سەرچیەکان واتە ئەو کتێبانەی کە لە منهەجاوە ئەمان خوێن جگە لەوە کتێبی تریشمە خوێندەوە مەسەلەن بەبیرم دێ لە هەشتاویەکە لە هەشتای عەفو کەمانچەژەن ئەو هینێکە خوێنمەوە چیرۆکێک و ڕۆمانەکە و دوای ئەوە بەردەوام مەشغوڵی خوێندنەوە و خوێندنەوەی لاوەشی و کتێبی تر بووم لەو کاتەوە ئاشنا بووم پێ خۆی کتێبخانە وەکو هەندێک لەوانەی کە مەشغوڵی نووسین و خوێندنەوەن ئەڵەن ماڵێک کتێبخانی تیانە بوو وەکو خانوویەک وایە ژوورێک وایە دەرگا و پەنجەرە و منفەزی تیانە بێ ڕووناکایی تیانە بێ ئەنی خانوویەکی تاریک هەمووی داخراوە بەڕاستی کتێب مەکتەبە لە ماڵە وەکو پەنجەرە وایە وەکو ڕووناکی ماڵ وایە و ئینسانێک لە کاتێکە کە ماندووە بێ کاچێتە مەکتەبەوە ئەخوێنێتەوە چێتە جیهانێکی ترەوە لە جیهانی واقعەکەی خۆی دەرچێت دەرەچێت جیهانی خەیاڵەوە جیهانێکی میسالی خۆشەوە ئەنی لەبەرەوە هەموو ماڵێک بەڕاستی پێویستە کتێبی تابێ بۆ ئەوەی جاجار ئیسراحەت بە خۆتە دەی بێژگەلەوەی ئەمە تەبعاً هەر بۆ ئیسراحەتدانا بەڕاستی هەموو ئینسانێک پێویستە وەکو خۆی بەرنامە و پلانی هەبێ ئەم مەکتەبێژ ئەبێ لە چوارچێوەی ئەو بەرنامە و پلانی هەیە بەو شێوەیەدا بڕێژێت مثلەن هەیە حەز لە بواری فکریەکە هەیە لە بواری سیاسی هەیە ثەقافی هەیە ئەدەبی هەیە کەلتور و هەروەها لەم مێژووی لەمانەیە حەزەکە مەکتەبەکەی پێویستە ینی مەکتەبەیەکی هەبێ بۆ ئەوی کە بەردەوام وەکو ئیمامی بوخاریە خوا لێی خۆش بێ خواڵێ ئەگەر ئەتەوێ حیفزت واتە لە بیرچوونەوە تێک نەچێ ئەکە ئیمڕۆکە پێڵێن زایمەر و بە کوردواژی پێڵێن خلەفان بەردەوام بخوێنەوە ئەنی خوێندنەوەی بەردەوام وەکو چۆن جسمی ئینسان لاشەی ئینسان ئەگە وەرزشکە بەردەوام لە وەرزشا بێ ئەم جسمە نامرێ ماندوو نابێ یعنی پەکی ناکەوێت فکری ئینسانیش مێشی ئینسانی وەکو جسمی وایە خوێندنەوە وەرزشی مێشکە تۆ بەردەوام بخوێنەوە مێشکت پەکی ناکەوێت بەڵام ئەوانەی کە زۆر جار ئەبینین کە مێشتیان پەشێکەوێ بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ ئەوی لە خوێندنەوە دابڕاون لە خوێندن و خوێن تااقەتیان نەبووە لی دابڕاون بۆیان نەکراوە هەیە حەزی لێنە ئەم لێ دابڕانە وەکو لاشە چۆن ئەگە وەرزش نەکات لە تەمەنێکی گەنجێتیە لە سەرەتای تەمەنە پەکێکەوێ فکری ئینسانی ژوایە ئەگەر بێت و لە وەرزشی فکری دوورکەویتەوە واتە لە خوێندن و خوێندنەوە بەردەوام مێشکت نەجوڵێنی بە تاکی تووشی لە بیرچوونە و مێشکت ئەپوشێتەوە کە بە زاراوە ئەمڕۆ تووشی زاهێمەرە بێت بۆیە گرنگە بۆنی مەکتەبە لەماوە بەردەوام کێشە و گرۆتی کۆمەڵگا لە کاتێکە کە میلەتێک کێشەیەکی هەیە گەلان و نەتەوەکان کێشەی جۆرا و جۆری خۆیان هەیە ئەم کێشە و ئەم واقعە کێشەیەکی سیاسیە قەیرانێکی سیاسیە ئابوووریە کۆمەڵایەتیە فەرهەنگیە ئەلێرەیە نووسەرەکان و خوێنەوارەکان لەسەر ئەمە قساکەن لە کاتێکە ئەبینین کۆمەلگای موسڵمانانیش باڵن کوردیش کە دواوێک وەک میلەتانی من ناوچەکە کە پابند بۆ بە ئیسلام و هەر لە سەدەی یەکەمی هاتنی ئیسلامە لە سەردەمی خولەفای ڕاشیدینە خوالیان ڕازی بێ ئەمە ژۆ میلەتانی تر ئەوەی لە ناوچەکەیە پابند بۆ بە ئیسلام و موسڵمانەتی خۆی کردووە بەڵام بە تەدریجی وردە وردە ئەم ئیسلام بووە بە ئاوێتە بووە لەگەڵیا بووە بە بەشێک لە فکری لە کەلتوری لە سەقافەی لە فەرهەنگی لە دنیابینی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابووری لە ڕووی کۆمەڵایەتی واروەها لە ڕووی هەڵسوکەوت و کاری ڕۆژانەی تاکەکانیش بووە بە بەشێک لە ژیانان بۆیە لە چەند سەدەیەک دوای هاتنی ئیسلاماتە لە سەدەی سێەم و چوارەم بەدواوە ئەیتر وردە وردە سەقافەی میلەتان دەرکەوە واتە ڕۆشنبیری میلەتان لە چوارچێوەی ینی ئیسلام بوو بە بەشێک لە سەقافە و فکر و ڕۆشنبیری و کەلتوری میلەتان کوردیش تقریبا 34 سەدە دوای ئەوەی کەوە ئیسلام هاتووە هاتوون لەم چوارچێوەیە چارەسەری شەشەکانی خوانان کردووە بۆیە ئەبینین شاعیران دەرکەوتون کەڵە شاعیرەکان دەرکەوتون پیاوانی محەدیث و فەرمودەزانی گەورە دەرکەوتووە مفەسیری گەورە دەرکەوتووە قازی سەرکردەی سیاسی و هەروەها لە بواری کۆمەڵایەتیەوە لە بواری مێژووەوە کەسانی گەورە لاو میلەتی کووردا دەرکەوتەوە بۆ چونکە ئاوێتەی فکر و ثەقافە و بیر و باوەڕە ئیسلامیەکە بوون لەم چوارچێوەوە ئەوان وێنای واقعی خۆیان کردەوە حەل و مشکلەی واقعی کۆمەلگەی خۆیان داناوە هەوڵیان داوە ئەو لەو کاتەشە کە جیهانی ئیسلامی کە جیهانێکی برفراون بووە هەندێک کێشە لەو کاتەیە بۆ ئێستا نییە وەکو چۆن ئێستا هەندێک کێشەی گەورەی نەتەوەیی هەیە میلی هەیە ئابووری و کۆمەڵاتی و سیاسی کاتە نەبووە ئەو کاتە کێشەکانی ئەو کاتە زۆر جیاواز بووە لەگەڵ ئێستاە بۆیە لەو کاتانەیە زانایان
بۆیە مەسەلەن قاعیدەیەکە لێ فتوا یان جاروای اجتهاد بە گوێری زەما شوێن جێگە شەخص موقع ئەگۆڕێ مەسەڵ ئیمامی شافعی خوا لێ ڕازی بێ لە عێراق بۆ جۆر فتوایکی ئەوە جۆری قسەیەکی کردووە مەسەڵەن چۆکە میسر عینشت گۆڕیوێتی بۆ چووکە عولەما وەکو پزیشکێکوان چارەسەری زانان و خوێنەواران چارەسەری واقعی کۆمەلگای خۆیانەکەن. کاریگەری حرکاتی ئیسلامی لەو میلەتی کووردا مەفروزە لەبەرەوەی میلەتێکی موسڵمانە ئەبێ حرکاتی ئیسلامی کاریگەریان زیاتر و زۆرتر بێت. بۆ چونکە ئێمە کورد کە میلەتێکە و خاوەن کێشەی نەتەوەییە ئەبینین لە چلەکانە پێشتر لە بیستەکانە شۆڕشی شێخ مەحموود بووە، پێشتر شێخ عەبدولسەلام بووە، وهروەها شێخ عەبدوڵڵای نەهەری بووە، ئەمجار دوایەوە قازی محەممەد لە چلەکانە بووە، دوایەوە مەلا مستەفا شۆڕشی مەلا مستەفا بووە، وەردە هەروەها ئێستاش لا هێزار ئەوە حرکاتی کوردی و شۆڕشەوە هەیە و لە هەموو چوارپەرچەکانی کوردستانە. ئەم شۆڕشانە دیارە دەرهاویشتەی ئەو واقعە سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیان کە ناچارێکن شۆڕش بکات. ئێمە ئەبینین شۆڕشەکانی تەماشاکە شێخ عەبدولسەلام، شێخ عەبدوڵڵا، شێخ مەحموود، قازی محەممەد، حتا مەلا مستەفا ئەبین شۆڕشێکن هەڵقوڵاوی واقعی میلەتی کوردن، واتە لە ڕووی ئاینی و بیرروباوڕ و عەقیدە و فکر و سەقافە هەڵقوڵای واقعان هیچ فکرێکی دەرەوە دەرەکی نهێنراوەتە ناوە بۆ چارەسەرکردنی ئەو واقعە. بۆیە ئەبینین لێرەیە مەسەلەن ئەم شۆڕشانە کە قازی محەممەد بۆ نمونە کەسایەتێکی دیندار و خەڵکیی مسلمان بۆ شۆڕشەکەشی دەرهاویشتی ئەو واقعە بۆ خەڵکەکەی وەکو خۆی بوونا. بەڵام بین دوا بدوایەوە کۆمەڵی فکری چەپگەرایی هاتەناوە، مەسەن فکری مارکسیت پیا بوو لە جیهانی ئیسلامیە، حرکاتی مارکسی پیا بوون، حرکە چەپگەرایەکان ئەلمانیا شمولی و جوزئەکان پیا بوون، ئەمانە وای کرد وەکو واقعێک پەرچەکردارێک لە حرکاتی ئیسلامی سەری هەڵدا. یعنی کەواتە خەڵکەکە مسلمان و تاوکە ئەو خەڵکەی فکری بێگانە یان با بڵێن فکرێکی غەریب و شاز نەهاتوتە ناو وڵاتی ئیسلامیەوە حرکاتی ئیسلامی نەبووە. بەڵام کە دوای ئەوەی کە ئەم خلافەی ئیسلامی ڕووخا و هەروەها ئەم حرەکە چەپ و لادینیانە هاتنە ناوە ئەبین حرکاتی ئیسلامی دروست بوو، هەر لە میسرەوە بین حرەکەی ئیخوان المسلمین، مەسەن لە تورکیا حرەکەی نور، و هەروەها لە پاکستان و بەشێک لە هیند بزوت جەماعەی ئیسلامی ئەبوعەلای مەودودی وەروە لە زۆرێک لە وڵاتان و جیهانی ئیسلامیە ئەمە سەریان هەڵدا و دەیان حرکاتی تریش سەری هەڵدا بۆ چکە واقعە لە ڕووی ئەو کوتم لە ڕووی سیاسیەوە لە ڕووی فکری و سەقافی و وەرا حکمڕانیەوە کۆمەڵێشتە هات هێنرایە ناوە کە داوای ئەو میلەت و ئەو خەڵکە نەبوو. بۆیە خەڵکەکە هات بۆ پەرچەکردداری ئەمە دەیان حرکات و بزافی ئیسلامی دروست بوو. ئەم حرکە ئیسلامێنی کە ئێستا هەن لە پەرچەکردداری ئەویان، بەڵام ئیمڕۆکە حرکاتی ئیسلامی پێویستی بە چیەیە؟ ئێمە نابێ تەنیا لە چوارچەوەی پەرچەکرددارە بێت. ئەوێ ئیمڕۆکە کاتی ئەوەیە حرکاتی ئیسلامی خۆیان سەرقافڵ بن، خۆیان خاوەن پلان و بەرنامەیەک بن کە ببن بە خاوەنی میلەتە مسلمانەکە. چونکە ناکرێت تۆ لە وڵاتێکە وەکتم لە سەدانەوەدی مسلمانە بەڵام تۆ ڕێژەیەشی کەم بی وەکو حرکاتی ئیسلامی بەعامەڵێن. ئین لە دواوەبی بەردەوام چەپەکان یان با بڵێن ئەلمانیەکان خەڵکانی تر نەتەوەییەکان ئەوان لە پێشەوە بن. بۆ وایە ئەمە دیارە ئەمە وای کردووە ئەو حرەکانە هەڵگری چارەسەری کێشەی نەتەوەی خەڵکن، چارەسەری کێشەی ئابووری خەڵکن، کێشەی سیاسی خەڵکن، بەڵام حرکاتی ئیسلامی لەو ئاستەیانی. بۆیە خەڵکیش چییە چارەسەری مشکلێکی بۆ کە ئەوەیە بێ. بۆیە ئەبێ حرکاتی ئیسلامی ئەلێرەیە هەڵوێستەیە بکەن، ئەوان ببن بە ڕائید بە پێشەوە بەسەرکردە کە فیکریان پلان و بەرنامەیان پرۆژیان بۆ چارەسەرکردنی واقعەکە بێ، ینی بە دوای خەڵکی تران نەڕۆن، ینی با بڵێن پلان و بەرنامەی حرکاتی تر دووبارە نەکەنەوە، بەڵکو خۆیان پلان و بەرنامەیشیان پێ بێ بۆ چارەسەرکردنی ئەو واقعەی کە هەیە. حرکاتی ئیسلامی بزافە ئیسلامیەکان بەعامیان تەوەژمە ئیسلامیەکان باوەها بەرجێکیان بڵین ئەبێ کاریگەری هەبووە لەسەر هاندانی گەنجان و خەڵکی کوردستان
بۆ خوێندن و خوێندنەوە مەسەلەن لە کاتێکا کە ئەو فکرێکی تازەی پێ بۆ فکرێکی نوێگەری ئیسلامی پێ بووە مەسەلەن فکرێکی پێ بووە کە چاکسازی تایە پەروەردەی تایە بایەق بە تاکەدا باغ بە کۆمەلگادا باغ بە خێزانەدا باغ بە واقعی سیاسی و ئابوووریەدا ناچاری کردووی تۆش لەم بارانەیە بڕۆی خوێنیتەوە بۆیە لایەنە ئیسلامیەکان هاندەرێک بوون لە سەرەتاوە هاندەرێکی باش بوون بۆی کەوا گەنجەکان یان باڵین خوێنەوارەکان ئەوانەی کە پابەندن بەو گزافە ئیسلامیەکانەوە باە بخوێندنەوە بن بچنە ناو مەکتەبەکانەوە کتێبی تازە نووسری تازە بهێننەکایەوە کە ناو کۆمەلگەی کوردیا لەو کاتەیە لەوانێ باو نەبوو بێ بەڵام بەهۆی ئەوەی کە لایەنە ئیسلامیەکان هاندەر بوون مەسەلەن کۆمەڵێک خوێنەری خوێنەواری باشی وەکو مەسەلەن سەید قوتب و هەروەها خەڵکانی تر کە لە ناو فکری ئیسلامیە یەکی وەکو مەسەلەن حەسەن بەنا یەکی وەکو سعید نەورەسی یەکی وەکو بەعەلای مەودودی خوا لیان خۆش بێخوا و هەروەها چەندەیانی تر وەرە لە کوردستانیشە خوێنواری باش هەبووە هاندەر بوون بۆی کەوا بە دوای کتێبی ئەم پیاوانەیە بگەڕێن و ئەفکارەکانیان شارەزا بن و بیخوێننەوە مەفروزە خوێنەر ئامانجی یەک بێ ینی ئامانجێکی دیاریکراوی خۆی هەبێ بەڵام خوێندنەوەی هەمەڕەنگ بێ چونکە ناکرێت ئێمە یەک جۆرە خوێندنەوەمان هەبێت کاتی خۆی لە هینێک دێرە چوو گۆڤارێک تەبیب بوو کە مەعک لە هەشتاکان هەفتاکان و وانەیە تقریبن دەرەچوو ئەمە من خۆم لەم بینەوە مامۆستای کەم جار بۆی باسە کردم ئەیگوت تەبیب بۆ کە مەعکە ئەڵێ ئەگە ئینسان بەردەوام یەک جۆرە خواردن بخوالی بێزارە بێ مەسەلەن بەردەوام تۆ گۆشت خۆ لێ بێزارە بی یەک جۆرە ڕۆشتن سەربەر و خوار بڕۆ خوار یان سەربەرژوو سەرکەوە ماندووە بی بەڵام بەردەوام ئەگە تەنەوعی تێکەوت ئیشتیهال لەجێی خوا بێ و جسمن لەجێی خوا بێ بۆیە خوێندنەوە ئەبێت تەنەوعی تابێ نابێ یەک جۆرە خوێندنەوە بێ بۆ چونکە بەڕاستی ئەو ئینسانە دوور ئەکەوێتەوە لەو دەوروبەرەی خۆی چونکە ئێمە یەک دەوروبەرمان نییە یعنی تۆ لە کاتێک وەکو خوێنەرێک خوێنەر وەکو پزیشکێک وایە پزیشکی فکری سەقافی فەرهەنگی ناو کۆمەلگاکەی وایە ئێمەش یەک جۆرە کێشەمان نییە بۆیە نابێت تۆ یەک جۆرە خوێندنەوە بێ ئەبێ دەیان جۆرە خوێندنەوەتە بێت بەڵام تۆ ئامانجێکی دیاری کراوت هەیە مەسەلەن هەیە حەزەکە لە بواری فکری سیاسیە شارەزایی باش بێت هەموو جۆرە خوێندنەوەیکی مێژووی ئەدەبی فکری ثەقافی سیاسی خوێنێتەوە بەڵام تەقوی ئەو جانبی خۆی پێک مەسەلەن هیچ کە حەزەکە لە بواری بانگواز هیچ کە حەزەکە لە بواری ئەدەبە هیچ کە حەزەکە لە بابی مەسەلە مێژووە بەڵام گرنگ ئەوەیە ئەوانی کە یەک مەدرسەن ئەواتە یەک مەزهەب یان یەک مەدرسە خوێنێتەوە بەڕاستی کەسێکی زۆر جار ناواقعی دەرەچن بۆ چونکە غەیری ینی جوابی خەڵکی پێ نییە خەڵکانێک هەیە جۆرەها پرسیاران هەیە هەرێک پرسیارانی ئەوەی کە ئێمە لە مێشتی خۆمانە حازرێکین با بڵێن برایەک کە لە سەر بە مەدرسەیەکە یا مەزهبێکی دیاریکراوی خۆی هەیە نابێ هەر لە چوارچێوەی ئەم مەزهب و فکری خۆیان جواب باتەوە ئەبێ چارەسەری کێشەی ئەو خەڵکەی پێبێ ئەمیش بەوە ئەبێ بەڕاستی باشن خاڵێکی تر کە ئێمە زۆر لامان گرنگە ئەوەیە ئێمە ئەگەبانی فکرمان واسع بێ ینی هوشیاریمان فراوان بێ و لە دەوروبەرمان تێبگەین ئەبێ هەموو نووسراوی هەموو نووسەرەکان بخوێنەوە چونکە هەرێکە فکرێکی پێەیە هەرێکە جۆرە توێژنەوەیکی پێ وەکو بازار تۆ ئەچیتە بازارەوە لەم بازارە عجایبەیە کە بینی ئەمە بازارەکە هین ئاڵتونچەکانە ئەمە هین ئاسنگەرەکانە ئەم هین قماش فرۆشەکانە جیهانی خوێندنەوە جیهانی خەڵک وەکو بازار وایە چۆن دەها جۆراشتی عجایب هەیە بە هەمان شێوە جیهانی فکریش دەها جۆرشتی تایە عجایباتی تایە شتی تری تایە کە تۆ لە مەجاری خوێندنەوە لیتی ئەگەی بۆ ئێستا ئێمڕۆکە بەداخەوە ئێمە وا ئەزانین کە بمانوێن کەسێکی شارەزابین لە بواری دین بۆ نمونە تەنیا دین هەندێک کتێب لەو بوارە ئەخوێنەوە بەڵام بەڕاستی ئەمە وانە ئەبێت تۆ بی لە بواری فکرە لە بواری فەلسەفەیە لە بواری سەقافەیە لە بواری مێژووە لە هەروە کتێبی غەیری خۆمان واتە ئەو نووسەرانی کەوا سەر بە ئاینەکانی تر مەسەلەن جوولەکەیەکە گاورێکە بوداییەکە هەر هیچ دینێکی نییە بزانە فکری چییە چی ئەنووسێت چی ئەڵێ تۆ لە مەجموعی ئەمەیە چونکە فکری ئینسان بەردەوام بە تعبیری خۆمان پێڵین بیراسکردن بە کوتان و لێدان بە ڕخنەگرتن ئینسان فکری گەشاکە بەڵام تۆ یەک جۆرە خوێندنەوەتە بێ ئەمە ڕخنیتیان نییە تۆ لە بوارێکە مەسەن لە بواری داوایە ئەخوێنیتەوە ئوسلوبەکە دوای هەرم کتێبان ناخوێنیتەوە ئەی باشە ئێوانە ڕخنان هەیە لە داواکەی تۆ ئوسلوبی داوە چۆنە جارەوە هەیە ڕخنەگرێک کۆمەڵی معلومات تداتێ کە دەکتێ بخوێنیتەوە ئەو معلوماتانە دەست ناکرێت
بۆیە ئێمە گرینگە لە بواری ئەوەی خۆمانە با بڵێن تەنوعمان هەمێ لە خوێندنەوەکانمان. ئەمە ساڵی ماستەرەکەم دیارە 2010 مانگی 2010 وەرم گرت لەسەر فکری ئیسلامیە، یعنی فکری سیاسی ئیسلامی بە ناونیشانی ضەمانات الحقوق والحريات في المجتمع الإسلامي، واتە گرنگی ماف و ئازادەکان لە کۆمەڵگەی ئیسلامیدا باسی ئەوە دەکات، یعنی ئازادی سیاسی، ئازادی بیر و ڕادەربڕین، ئازادی عەقیدە و هەروەها باسی هەموو ئازادیەکانەکە کە لە فکری ئیسلامیە چۆنە معارەزە و ئۆپۆزیسیۆن لە فکری ئیسلامە چۆن بووە ناو کۆمەڵگەی ئیسلامیە، کە چۆن مەسەڵەن بەتایبەت من تەرکیز دەخەمە سەر خولەفای ڕاشیدین خوا لێیان ڕازی بێ، بەسەر دەمی ئەوان چۆن مەسەڵەن قبوڵیان کردووە ڕخنیان لێ بگیرێ، و چۆن قبوڵی ئۆپۆزیسیۆنیان کردووە، چۆن قبوڵیان کردووەکەوە ڕخ کەم و کوڕێ نوقسانیەکە بێ بیخێنەوە پێشچاویان، زاناکان بیخێنەوە پێشچاویان، یان هاوڵە بڕێزەکان یان هەر کەسێک پێیان بڵێ و ئەوانش بەڕاستی بە ڕێک و پێشی لیان وەرگرتون، وەکو فەرمودێکی بەناوبانجی ئیمامی عومەر هەیە خوا لێ ڕازی بێ، ئەڵێ رحم الله امرأ أهدى إلينا عيوبنا، ڕەحمەتی خوا لە هەر کەسێک بێ کە هەڵەکانمان بە دیاری بۆ دەنێرێتەوە. یعنی ئەمە وەکو چۆن لە سەردەمی ئیمامی عومەر خوا لێ ڕازی ئەمە دروشمیان بووە، لە سەردەمی ئەبوبەکر سیدیق بە هەمان شێوە خوا لێ ڕازی بێ فەرمووی ئەطیعونی ما ئەطعت الله فیکم، ینی ئەوەنە جۆڕایەڵی من لەسەرەوێت تاوەکو من پابند بن بە فەرمانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. و هەروەها دوای ئەوەی ئیمامی عوسمان بە هەمان شێوە لە کاتێکە کە جەماعەتێک ئەچن ئەو کاتە معارضەکانی، ینی گەنجێکی 24 ساڵە ڕخنەی لێ ئەگرێ، یەک دێ ئیمامی عوسمان دائەنێ و لێ پرسێتەوە ئەم ئاەتێ بۆ خوێنێتەوە الله ئەمرەکە بهذا مع الله تفترون، یعنی ئەم شتانی تۆ ئەیکەی بە گوێرەی فەرمانی خوا یان بەدەم خواوەش هەڵەبەستی و ئەڵێی خوا فەرموویەتی بەڵام پێچەوانەی فەرمودەی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، یعنی ئەویش بەسنگێکی فراوان وەرگرت. دوای لە سەردەمی ئیمامی عەلی خوا ڕەزی بێ بە هەمان شێوە ئۆپۆزیسیۆن و معارەزە بوون. مەسەڵەن ئەوەیە ناوڕۆکی ئیسلامێکی ڕاستەقینە، چونکە خولەفای ڕاشیدین تەمسیلێکی ڕاستەقینەی سوڵتەی سیاسیە لە ئیسلامە، ینی بۆ مەسەڵەن ئەو فەرمودەیە ئەگە هەرچەند هەندێک لە ئەهلی حەدیث ئەڵێن تێبینی لەسەرە پێغەمبەر فەرمووی صلی الله علیه و علیکم بسنتی و سنة الخلفاء الراشدین المهدیین، سنەتی من بگرن و سنەتی خولەفای ڕاشیدین بگرن. خۆ سنەت مەبەست ئەو نییە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەمووی بەیان کردووە، پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شریعەتی بەیان کردووە، بەڵام بەس لە سنەت لێرە سنەتی دەسەڵاتی سیاسیە، سنەتی چۆنەتی لەگەڵ سوڵتەی سیاسیە، چۆن معاملە بکەی لەگەڵ معارەزەیە، لەگەڵ غەیری موسڵمانە، لەگەڵ لە کاتی ئاشتیە، لە کاتی شەڕە چۆن بێ، ینی بزان ئەوان چۆن ئەکەن بە گوێرەی ئەوان ئێوەش ڕفتار بکەن. ئەمە ناوەڕۆکەکەی تقریبان باسێکی ئەوم تیا کردووە. پاشان لە 2006 کاتێک کۆمەڵی ئیسلامی هاوپەیمانێتیی کرد لەگەڵ لایەنەکانی ترا، ئینی هەموو لایەنەکانی کوردستان ینی بە ئیسلامی و غەیری ئیسلامیەوە هەموو پێکەوە بوون. لەو کاتیا من نامێلکەیەکم نووسی بە ناوی ئەم ناویلکە بە ناوی تێگەیشتنی شەرعی لە هاوپەیمانی سیاسی. ئەمەش بۆ ئەو کاتە شتێکی باش بوو، چونکە دیارە خەڵکی ئێمە بەدوای بەڵگەی شەرعی و هەنگاوێگەنەی حەزەکە، ینی دلیلی بەڵگەی شەرعی لەسەر بێ، لەسەر ئەو شتێکی جوان بوو ئەوشمان نووسی. پاشان من بەردەوام لە گۆڤار و ڕۆژنامە و ئینەکانە نووسینم بووە. لە مەسەڵەن لەو سەردەمی ڕاپەڕینە گۆڤاری ڕابەر هەبوو، نووسینم تیا هەبوو، هەرچەند ئێستا نوسخەم لانیە بەداخەوە دەسم نەکەوت لە ئەرشیفا. پاشان ڕۆژنامەی ڕاپەڕین هەبوو بە هەمان شێوە، دوای یەکبوون بە هەمان شێوە نووسین و ئەوم بۆ لەگەڵ ڕۆژنامەکانە، وەروها لەگەڵ ڕۆژنامەکانی تر وەکو هاوڵاتی و وەکو لیڤین و بابەت و بەردەوام بابەت و بۆ ناردوون و لەگەڵیانە لیکمان هەبووە سنەوەکو ئێستا لیڤین و بابەتێکی تایە. پاشانیش هەر لە سەردەمی لە کۆمەڵیشە باڵێن ئەو کاتی کە ڕۆژنامەی کۆمەڵ دەرچوو بەردەوام بابەت و نان هەبوو. ئێستش
دەیان لێکۆڵینەوە و بابەت و لێکۆڵینی و جۆرە جۆر هەیە لە گۆڤار و ڕۆژنامەکانە بڵاو کراوەوە و پێم داونەوە بەردامیش لە سەرنووسین بەرداوام. وەکو جەنابەت باس کرد ڕۆژنامەی ئەلکترۆنی خەریکە بێتە بەدیلێک ئەڵتەرناتیفێکی کتێب لە جیهانە لە زۆربەی شوێنە کە بەڕاستی ئەمە زۆرێک لە نووسەران لە خوێنەوەران لە ئەهلی عیلم ئەمەیان پێ باش نییە دژ بە من بۆ چونکە ئەوەی لە نووسینی ئەلکترۆنی ناتوانێت وەکو کتێبێک ئیشباعەتکە ناتوانێت وەکو کتێبێک بێتە بە سەرچاوەیەک و زۆر جار ڕەئیەکە سەردێڕێکە سەرقەڵەمێکە ئەمە ئەو حەقی خۆی پێنادا بۆیە ئەبێ ئێمە یەک شتێکی پێویستە ئێمە هەڵوێسەی لەسەرکەین ئایا ئامانج لە نووسین چییە؟ یعنی ئەم پرسیارێک وای لێ بکەین ئامانج لە نووسین چییە؟ خەڵک بۆ ئەنووسێت پاشان ئامانج لە خوێندنەوە چییە؟ یعنی وا دیارە خەڵکی ئێمە زۆر جار نووسەرەکان بۆ نمونە لە کاتێکە کە با بڵێن گەردەلوولی بیابان لە عێراقا دەستی پێکرد عەفو لە عالەمی عەرەبی لە سعودی و بە دژ بە عێراق دەستی پێکرد دوای ئەوە هەرچی نووسەرەکانە ئەوروپایەکان و هەندێک لە عالەمی ئیسلامیش لەسەر ئەمایان نووسی مثلەن چۆنەتی هاتنی ئەم غەزوە چۆنی دیفاعکردن گۆڕانکارە سیاسی ئابووری کۆمەڵایەتی سەقافی سیاسی ئەوەروها چۆنێتی حکومڕانی لە عالەمی عەرەبی و عالەمی ئیسلامی چۆنێکرێت چۆنە بێ کەوتە سەر ئەمە دوای 11 سپتەمبەر جۆری نووسین بە جۆریشکە گۆڕا یعنی بەرەو جیهانێکی تر ڕۆشت مەسەڵەن دوای خوڕوخانی ڕژێم بە نوعیشتر بوو دوایەوەی کە لە 2011 بەدواوە کە جیهانی بەهاری عەرەبی دەستی پێکرد ئەبینین چۆنێتی نووسینەکان گۆڕا بەدوای ئەوە خوێنەر گۆڕا یعنی ئەمە هاتەکایەوە ئێمە چونکە وەکو باسم کرد لە سەرەتاشەوە نووسەر ئەبێ چارەسەری ئەو واقعە بکە کە تایەتی جیهانی سیاسی لە جیهانی ئیسلامی و عەرەبیا گۆڕانی گەوری بەسەرهات کەواتە خوێنەریش بە دوای ئەمەیە گەڕا یعنی خوێنەرەکان گۆڕان بۆی ئێستاکە ئێمە ئەبینین قەیرانێکی سیاسی ئابووری حتا کۆمەڵایەتی لە زۆرێک لە وڵاتانی جیهانی ئیسلامی بەتابەت عێراقی ئێستا ئێمە و هەرێمی کوردستاندا هەیە ئەبێ نووسینەکان نووسەرەکان و خوێنەرەکانش بە دوای چارەسەریشی ئەمەیە بگەڕن بۆیە ئێمە زۆر جار خوێنەر با بڵێن کتێبەکان زۆرجار ناخوێنرێنەوە بۆی چییە؟ یعنی ئەبینی کتێبێکی زۆرە تۆزی لەسەر نیشی خوێنەر بە دوای ناگەڕێت ئەمە دوو شتەگەێنێ یان ئەوەیە نووسەر بە شێوەیەکی ئامانزدار کتێبەکەی نەنووسیوە هەروەها وەکو بابەتێک کتێبەکەی هەڵڕشتووە چارەسەرێکی واقعێکی پێ نەکردووە ئەنی ئەم واقع ئێستا لە کوردستانە بۆ نمونە قەیرانێکی سیاسی هەیە قەیرانێکی ئابووری هەیە قەیرانێکی کۆمەڵایەتی هەیە کێشەیەکی نەتەوەی مەترسیدار هەیە چارەسەری نووسەرەکان ئەبێ لەم بابەتیا بنووسن چارەسەر چییە لای ئەوان عیلاجیان چییە پاشان خوێنەوارێکانیش با بڵێن خوێنەرەکانیش دوایە بگەڕێن کام کتێب وەڵامی ئەم پرسیارانەی ئێمە پێیە چووە چارەسەرەکەی بدۆزینەوە بۆیە ئەگەر بێت و خوێنەر و نووسەر هەردووشیان بە ئامانزار هەم نووسینەکە ئامانزار بێ هەم خوێنەرەکەش ئامانزار بێ بە قەناعەتی من بازاری کتێب گرنگتر و گەرمترە بێ بۆچی جیهانی نووسراوی ئەلکترۆنی گەرم و گوڕا بڕۆ فەیسبوک و گەرم و گوڕا بڕۆ یوتیوب و ئەو واتساب و ئەوانی کە ئیمڕۆکە زیاتر لەناو خەڵکییا بەکارهێنرێ و گەنجەکانە بەتایبەت بۆ گەرم گوڕە چکە باسی کێشەی ڕۆژانی خەڵکەکە مەشاکلی گەنج مەشاکلی ئابووری گرفتی کۆمەڵایەتی گرفتی سیاسی باسی سەرکردەکانەکە سەرکردەیەکی دێکتاتۆر سەرکردەیەکی دیموکراسی خواز چۆنتی گۆڕانکاری ناوخۆیە چۆنتی گۆڕانکاری دەرەکی وەروەها چارەسەرمان بۆ ئەم بۆ گەنج کێشەی گەنج بێکاری مەسەلەی شەشەی خوێندن و خوێنەواری لە ڕێژەی مەسەن لە وڵاتی ئێمە خوێندن چەندێک لە خەڵکی ئێمە خوێنێتەوە ئێستا تۆ بڕۆ نیسبەتێک ڕێژەیەک وەرگرە لە جیهانە بەعام وەلی جیهانی ئیسلامی و عەرەبی و وڵاتانی ئەوروپی و هەمووی وەرگرە ئەبینی وڵاتی وا هەیە هەموو تاچێک ساڵانە مەسەلەن زیاد لە دێ کتێبە خوێنێتەوە بەڵام وەرە وڵاتی ئێمە تاکەکان چەندێک خوێنێتەوە بەین ڕۆژە مانگانە یان باڵی ساڵانە چەند کتێبە خوێننەوە ئەمە بە خۆی قەیرانە چونکە ئەڵێ پرسیاران کرد لە ئەرەستۆ چۆن شخصێک هەڵەسەنگێنی وەتی بۆ هەڵەسەنگێنم پرسیاری یەکەم چ کتێبێکە خوێنێتەوە چەند کتێبە خوێنێتەوە
ئەلێرە پێڵێم تۆچی کەسایەتی خۆی پێ ئەڵێم بۆیە کەسایەتی ئێمە لە خسمەوەی بەعام وەکو کۆمەڵگا لە خوێندنەوەی دەرەکەوێت و لە جۆری ئەو کتێبانی کە خوێنەوە دەرەکەوێت ئەلێرە دەرەکەوێت ئێمە ئاسمان چەندێکە ئاسی فیکریمان علمیمان ڕۆشنبیریمان چەندێکە و دەرەکەوێت بەرزە یان نزمە. ئەو کتێبانی کە زیاتر کاریگەری بووە لەسەر دوای و کوارزم کردن لە هەشتاکانەوە دەسم بخوێنەوە کرد یەکێک لەو کتێبانی کە زۆر کاریگەری هەبووە لە ژیانماوە ئێستاش من هەر پێی معجەبم کتێبەکانی سید قوتبە بەگشتی بە تایبەت معالم فی الطریق. ئەم کتێبە کۆمەڵێک ئەفکاری جوانی تایە کۆمەڵێشتی چارەسەری ڕیشەیی تایە هەرچەند خەڵک تەفسیری خراپی بۆکە مەسەلەن بە چەپەکان و ئەلمانەکان و بەتابەت حکمڕانەکان لە عالەمی ئیسلامیە ئەڵێن هەرچی فکرەی توندڕەویە لە کتێبەکانی سید قوتبەوە بە تایبەت معالم فی الطریق و فی ظلال وصریها الله. وەروە هەندێک لە حرەکە ئیسلامیەکانیش ئەڵێن مەسەلەن ئەمە لە میسرا جیهاد بوو مەسەلەن تەکفیر و هیجرە بوو چەندین حرەکات بەم شێوەیە سەریان هەڵدا و ئێستاش لا یەزال ماوەیەک قاعیدە ماوەیەک داعش ماوەیەک ئەنسار لای خۆمان بووە ئەمانە ئەڵێن ئێمە معجەبین بە ئەفکارەکانی سید قوتب یان معالم فی الطریق یان فی ظلال بەڵام بەڕاستی هەردوو لا زوڵمیان کردووە لە سید قوتب واتە هەم ئەلمانەکان و چەپەکان ئەڵێن اتهامی محکمەی سید قوتبەکەن و ئیتیهامێکەن هەم لایەنە ئیسلامیەکەن بۆ چونکە فکری سید قوتب بە هیچ شێوەیەک ئەو فکرە توندڕەوی و فکرە مەترسیدارە نییە. بۆ نمونە سید قوتب باسی کۆمەلگەی جاهیلێکە خۆ سید قوتب کۆمەلگا تەکفیر ناکە بەڵام خەڵکە کافرن ئەلێ کۆمەلگەیەکی جاهیلێ کۆمەلگەی جاهیلی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام یەک لە چەند شوێنێکە بە هاوڵەکانی خۆی ئەڵێ مەسەلەن تۆ فڕان ئاکاری جاهیلیت تایە جاهیلی مەبەز ئەوەیەنی لادان لە ئاکارە ئیسلامەکە سید قوتب بە هیچ شێوەیەک ئەوەی نییە تەکفیری کۆمەڵگا مسلمانەکان بکا و سەر لە نوێ مسلمانیان بکاتەوە ئەڵێ فکرێکی جاهیلیە مەسەلەن ئەمە ئاکارێکی جاهیلیە ئەمە ئەخلاقێکی جاهیلیە ئەمە عەقیدەیەکی جاهیلیە ئەمە تەسەووڕێکی جاهیلیە ئەبێ لایدەن تەسەووڕی ئیسلامەکە بینەوە چونکە فکری سید قوتب بۆ نمونە ئەو بۆ معلوماتت ئەو باوەڕی بە گۆڕانکاری ڕیشەیی هەیە کەسێکیش باوەڕی بە گۆڕانکاری ڕیشەیی بێ بە ساڵێک و دو ساڵ و هەوڵدان بۆ تەخریبات و اختیالات و کوشتن و ئەمەمە باوەڕی بەمە نییە بۆیە لە حیاتی سید قوتبە ئەمانیتیان نیە. لە معالم فی الطریق سید قوتب ئەڵێ حەزارەیەک شارستانێتێک ئەگەر کەوت 200 ساڵ تا 300 ساڵێوێت تاوەکو ڕاستە بێتەوە تا هەڵەسێتەوە باشە ئەگەر کەسێک فکری وا بێ قەناعەتی بۆ هەیە لە ماوەی ساڵێک دو ساڵە بە ئینقلاب و بە تەخریبات و کوشتن و خۆتەقاندنەوە و وڵات وێرانکردن هەوڵدا بێت سەرپەکەم کەسێک هەر تەفسیرەکەی دە 12 مجەلەد بێ و دەیان کتێبی جۆراوجۆری هەبێت چۆ باوڕی بۆ هەیە لە ماوەی چەند مانجێکا کۆمەلگا بگۆڕێ و ئەوەی لەگەڵم نیە هەمووی بکوژم لەبەر سید قوتب زوڵمی لێکراوە لەمڕۆ بۆیە من ینی ئەفکارەکانی سید قوتب کۆمەڵ ئەفکاری زۆر جوان و زۆر واقعی هەیە بەڵام بەڕاستی ئەبێ هەم زوڵمی لێ نەکەین هەموو خۆشی لی تێبگەین. زانایانی مێژووی ئیسلامی ئەوانەی کە شارەزان وەکو ئیمام تەبەری وەکو ئیبن کەثیر وەکو چەندین زانای تر مەسەڵەن ئیبن خەلەکان ئەوانەی کە هەنوو لە بوابی نووسراویان هەیە چاوەکو ئەشخاص یان وەکو مێژووی ئیسلامی شتیان زۆر نووسیوە لەم بابەتانە بەڵام نووسراوەکانی ئەوانیش خاڵی نییە لە کەم و کوڕی مەسەلەن تاریخی تەبەری مێژووی تەبەری دکتۆر محەممەد تاهیر بەرزنجی تەصحیحی کردووە ینی لە 15 مجەلەد 5 مجەلەدی سەحیحی تایە لە ئەم باقیەکەی تری بیکە بە 3 بەشەوە 2 بەشی مەسکوت و عنهوە ینی نە ئەتوانی بڵێ چاکەن ئەتوانی بڵێ خراپە بەشێکشی مۆزوع و ئیفتیرایە و ینی وانییە بەڵام ئیمامی تەبەری بە ڕەحمەت بێ خوا هێناوێتی وەرا تاریخی ئیبن کەثیریش شتی باشی زۆر چاشتیا شتی تریش تایە بەڵام مستەشریقین بۆ ئەمەیان کردووە وان هاتوون بەشێکی پشتیان بەستووە بە مێژوو نووسە مسلمانەکان ئەمانەی کە هەیە بەڵام شتی مۆزوعات و خرافات و حکایەت و حکایەتی بەر ئاگردانیان هێناوێت ئەوان هاتوونەوەکو حەقایقێک ینی مستەشریقین ئەمانەی کە مۆزوع و کە خرافاتە و کە ناواقعین وەکو حەقایق و ڕاستی لە کتێبەکانی خۆیان نووسیویانە ئەمە یەکێک لە مەترسیەکانی بۆیە ئێمە ئەبێ بگەڕێنە سەر ئیسناد مادام
واقعێکە وەزعێکە ئیسنادێک سەنەدێکی لە پشتەوە نییە هەر لە خۆ قسێکە وتراوە حکاتی بەراگردانە مەسەلا حکات خوانەکان کاتی خۆی جێڕاوێتەوە پاشان مستەشریقین هاتوون کۆمەڵ ئەفکاری تازایان هێناوە بۆ ناو مێژووی ئیسلامی مەسەن وەکو بیری نەتەوایەتی وەکو شعوبیەت وەکو هەنێ بیری کە لە چوارچەوەی فکری ئیسلامیان نەبووە مەسەن لە مەسلەی ڕابواردنی خەلیفە و خولەفا ئەمە زۆر ئیتیمامیان پێداوە مەسلەی دنیاگەرایی و کوشتن و بڕین و یعنی لە مێژووی 1400 ساڵی ئیسلامیە مێژووی ئیسلام مێژووی مسلمانان چکە مێژووی ئیسلام خۆ مێژوویی جوانە قورئان و سنەتی پێغەمبەر سەڵسە مێژووی ئیسلام بەڵام ئەم مێژووی ئەم مێژووی مسلمانانە زۆر گرنگە ئێمە جیاوازی بکەین لە بینی ئیسلام و لە بینی مێژووە مێژوو ژیانی ئێمەمانانە چاچی تایە هەڵی تایە ئەوەی کە موافق بوو لەگەڵ دینی خوایە و ئیسابەی حەقمان کردبوو ئەمە مێژووی چاچی ئێمەیە لە شوێنێکشا هەڵەمان کردووە ئەمە کردداری خراپی خۆمان نابڵێن ئەم مێژووی ئیسلامی ئەم مێژووی ئێمەی مسلمانە مستەشریقین هاتوون ئەمەیان تێکەڵ کردووە لەگەڵ مێژووی ئیسلامیە هاتوون بە خەڵکی ناسێنن مەشی وەکو بڕۆکلمانە خەڵکانی ترە بە خەڵکی ناسێن کاکە ئەم مێژووی مسلمانانە بە ئەوروپای ناسێن بە دنیا چەندین فەرهەنگ و مۆسوعە و کتێبی گەورە گەورە و بەحری لەسەردانێن بەڵام لە هەمان کاتە شتی با ئینسان وەکو بە وجدانی شەو قسە بکات شتی زۆر جوانیشان هەیە چکە من قەناعەتم وایە ڕەخنەگرتن ئەوەی کە ڕخنە لێ ئەگرێ زۆر خزمەت دەکات ئەوان چەندێک ڕخنیان گرتووە لە مێژووی ئیسلامی لە مێژووی مسلمانان خزمەتیان کردەوە بە مێژووی مسلمانان چکە مەرج نییە ئەوەی کوتمەوە لە تاریخی تەبەریا و لە ئیبن کەثیر و لە شوێ هەیە هەمووی ڕاست بێت بەڵام من خۆمان ڕخنەی لێ ناگرین ئەبێت دەستخۆشی لە یەکێ بکەین کە ڕخنەی لێ ئەگرێ و ناچارمانەکە ڕاستی بکەینەوە خۆی تەعالە لە قورئانی پیرۆزە فەرمێ وەقول ڕەبی زیدنی عیلما پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم یەکێک لە دوعاکانی فەرمێ اللهم إني أسألك علما نافعا خوایە داوای زانستی سوودبەخش بە کەڵکت لێ بۆیە بڕاستی ئێمە ئەنجار پێغەمبەر فەرمێ صلی الله علیه و سلم لە فەرمودەیەکی کە مەغبون من استوى يومه ئینسان ئەمڕۆ سبەینی هەر وەک یەک بێ ئەمە زەرێری کردووە بۆیە ئێمە بەردەوام ئەهلی دین بەتایبەت ئەوانەی کە موسڵمان و خەڵکی خوێن حەزەکە شارەزای بێ بەردەوام بخوێنێتەوە یعنی شارەزای زیاتر پێیاکە معلومات کۆ بکاتەوە بۆ چونکە یەکەم ئەبێتە زەخیرێک بۆ قیامەتی هەموو زانستێک بۆ تۆ وەکو بڵێ ئەچێت تەرازوی حەسەنات و تەرازوی چاکەکانتەوە پاشان تۆ لە کاتێکا کە ئەتەوێ بانخوازێک بی ڕێپیشاندەرێکی خەڵک بی سیاسیشی سەرکەوتوو بی بەڕێوەبەرێکی کارامەبی بخوێنەوە تەبێ لەو بوارەی خۆتا خۆی تەعالە ئەمری پێکردوین ئێمە شەوڕۆژی 5,000 نوێژەکەین لەم شەوڕۆژیان زیاد ئەگە بە سنەتەکان و زیاد لە 17 جارەڵێن چی اهدنا الصراط المستقيم صراط الذين أنعمت عليهم ڕێگەی ڕاستمان پیشاندا پاشم ڕێگە ڕاستە چۆن پیشانمانی بە ئەبێ من جاهد فينا لنهدينهم سبلنا ڕێگەی ڕاست بێ بدوایە بگەڕێ ئمڕۆکە ئێمە ینی لە کاتێکە کە ئەرکێکمان لەسەر شانە ئیتر وەکو ئەرکێکی سیاسیە کۆمەڵایەتیە ئابوووریە بەڕێوەبردنە مامۆستایەتی و زانستە بەردەوام ئەبێ بە دوای معلومات و زانست هابگەڕێ لەو بواری خۆیان بۆیە ئەبێنین اهدنا الصراط المستقيم هەموو ئینسانێک جیایە ینی هەموو کەسێک اهدنا الصراط المستقيم هی تایبەتی بەخۆی هەیە ینی خوایە کاڵێ ڕێگەی ڕاستم پیشاندا منێک کە تاجیرم بازرگانم ڕێگەی ڕاستی من ئەوەیە باشترین قماش و کەلوپەل بێنم بە غەش لە خەڵک نەکەم بە سیارێکی مناسب بیدەم بە خەڵک حرامی تێکەڵ نەکەم کەسێک وەزیرە اهدنا الصراط المستقيم وەزیر چییە ئەوەیە کە هەوڵدا دوورە گەندەڵی بێ خزمەتکە لە پۆستەکەی خۆیان لە مەوقعەکەی خۆیان سەرۆک کۆمارێک هەروەها سەرۆژی حیزبێک اهدنا الصراط المستقيم ئەو چییە ئەوەیە هەوڵدا باشترین خزمەتکە لەو بەو پارتەی خۆی وارووا بەو خەڵکەی خۆی وارووا بەو جەماوەری خۆی هەوڵدا بە پرۆژەکەی گەورە و فرەوان و بەرفرەوان کاکەوە هەموو خەڵک ئیسفادەی لێ بکە و هەروەها نووسەرێکیش بە هەمان شێوە وەروەها مێژوو نووسێکیش هەر بە هەمان شێوە سیاسەتمەدارێک بە هەمان شێوە بۆیە ئێمە بەردەوام مادام نوێژەکان ئێمە شەو ڕۆژی 5,000 نوێژەکەین و 17 جار بەلای کەم و ئەڵێن اهدنا الصراط المستقيم ئەمە بێ لە مەیدانی واقعیە بە چییە ئەنی بە چۆن پراکتیزەیەکی چۆن بە عملی ئەمە ئەەکەی ڕێگەی ڕاستە دۆزیێ ڕێگەی داستیش بە چیە دۆزێتەوە بە زانست